نەخۆشخانەی شەیداسە وەکو نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا وەکو نەخۆشخانەیەکی چاودێری و چاودێری چڕ لە کارین زۆربەی نەخۆشەکانمان پێویستیان بە ئۆکسسیجینی دەستکردەیە بگرە هەر هەمویان پێویستیان بە ئۆکسسیجینی دەستکردەیە لە ئێستادا نزیکی چل نەخۆش زیاترمان هەیە ئەگەر وەزەکە وا بڕوا جێگا لە هیچ خستخانەیەک و هیچ شوێنێکان نامێنێ ئەگەر خەڵکی کوردستان خەڵکی سلێمانی کەس و کارەکانمان خۆیان بپارێزن لەوە چێ لە نەخۆشیە بە دوور بین ئەگەر خۆ پاراستن نەکەین هەمومان تووشێم نەخۆشیە بین. هەر لە سەرتاوە کە بەشی چاودێری چڕ کرایە لێرە بەشی چاودێری چڕواتە ئەو نەخۆشانەی کە بە خۆیان ناتوانن هەناسە بن و لەسەر ئۆکسسیجینی دەستکرد هەناسە ناتوانن بدەن کۆمەڵە جیهاز و ئامێر هەیە کە بە یارمەتی ئەو جیهاز و ئامێران ناتوانێت ئەم کەسە هەناسە باو بژی و ئەو نەخۆشانەی کە دێن بۆ ئێرە زۆر ماندوون پێشتە حاڵەتێک کە ئەمە تر پێویستان بەو جیهازانەی و لەسەر و جیهازان ناتوان هەناسە بن.